بەڵێ لەسەر ئەم بابەتە بە تایبەت پێکهێنانی حکوومەتی داهاتووی عراق لەگەڵ میانەکەم بەڕێز ئەنوەر حسێن ڕۆژنامە نووس گفتوگۆ دەکەم بەڕێزیان لە ستودیۆشتن کاگە نەر بە خێراتی سوپاس بۆ ئامادەبوونت ئەوەی کە تا ئێستا هەیە بە پێی ئەنجامە بەرایەکان کە بڵاو کراوەتەوە بەشێکی زۆر لە چاودێران بە تایبەت باس لەوە دەکەن کە لەبەردەم حکوومەتی داهاتووی عراق و پێکهێنانی حکوومەت پێیان وایە کە ئاستەنگی زۆر دروست دەبێ یاخود ژاوی و شپرزەیی دروست دەبێت لە بەردەم پێکهێنانی حکوومەتدا بۆ پێی کە لە زۆر ڕۆوە گۆڕانکاری بووە لە بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکان لە کورسیەکانیان لە دەنگەکانیان جناب تێڕوانینت چیە لەسەر حکوومەتی داهاتووی عراق و پێکهێنانی حکوومەت لە ڕاستیا دوو ڕەهەندێکی یاسایی هەیە کە بە پێی یاسای هەموارکراوی ساڵی 2020 مادەی 9 یاسای ژمارە 9 مادەی 45 لەوێ ئەڵێ ئەو هێزەی کە زۆرترین کورسی بەدەزێنێ ئەتوانێت حکوومەت پێک بێنێ و نابێ ئەو هیچ چەند ئەندام پەرلەمانێک یا چەند حیزبێک یا چەند فراکسیۆرێک ئێتیلافیش پێک بێنن لەو کاتەیە تەنها ئەو حیزبێکی ئەکسەریەتی کورسیەکانی بەدەزێنێ ئەمە ئەتوانێت حکوومەت پێک بێنێ کە ئەمە دیوە یاسایەکەیەتی بە قازانجی ڕەوتی سەدرە بەڵام لایەنەکانی ترکیە ئێستا بەشێک لە هێزە شیعە متەتەڕیفەکان پاشەکشیان کردووە ئەوان ئەڵێن هێشتا ئەو یاسایی کە لەلایەن دادگای فیدرالی عێراقەوە و یاسایی کە ساڵی 2014 و 2010 کاری پێکراوە کە ئەو فراکسیۆنی ئەتوانێت لە ناو پەرلەمانی عێراقا زۆرترین کورسی کۆبکاتەوە نەک لە دەرەوەی پەرلەمان چەند کورسی هێناوە لە ناو پەرلەمان ئەو فراکسیۆنانی کاتوان زۆرترین کورسی کۆکەنەوە ئەتوان حکوومەت پێک بێن کە ئەمە دیارمە بەسییان خۆیانە بۆی کە ڕەوتی سەدری لێ دەرکەن کامیان ئەگەرێکی بەهێز بۆچوونی سێمیش هەیە کاڵێ ئەمە تەحسیل حاصلە بڕاوەتەوە بە پێی ئەم یاسانوێی ساڵی 2020 بە پێی یاسای ژمارەنەوە مقتەدا سەدر ئێستا ئەتوانێت حکوومەت پێک بێنێ لەبەرەوەی ئەکسەریەتی دەنگەکە کورسیەکانی هێناوە ڕەوتی سەدریش ڕایگەیاندووە کەوان ئێستا خەریکی هاوپەیمانەتیەکن لەگەڵ هەندێک هێزی کوردی و باز لە تەقدمونی حەلبوسی و عەزمی خەمیس خەنجەر و هەندێک هێزی ترەکەن لە ڕاستیە ئەمە دیوە یاسایەکەیەتی کە باسی کرد دیوە سیاسیەکەی لە دوایەوەی کە ئەنجامی سەرەتایی بژارنەکان بڵاوبووە و هەم هێزە شیعەکان کە ئەکسەریەتی حاکمیەتی عێراق و پەرلەمانیان بەدەستەوە بوو مەسەن بۆ معلوماتی جەنابێت ئێتیلافی فەتح کە لە ئێتیلافی فەتحی ئێستا و دەولەی ئێستای ڕەوتی حکومە و عیبادی پێکاتوە لە ڕابردوودا 89 کورسیان هەبوو بەیەکەوە ئێستا کورسیەکانیان دابەزیەوە بۆ نزیکەی 20 کورسی تووشی شۆک بوون و بەشێکی زۆر ئەمڕۆ ڕۆیتەرز ڕایگەیاندووە کە هێزە سیاسیە شیعەکانی دۆستی ئێران پاشەکشیان کردووە و بە پێچەوانەوە پێی وایە هاوپەیمانەکانی تورکیا و عەرەبستانی سعودی و ئەمریکا سەرکەوتنی زۆریان بەدەستێناوە ئەم بۆ چوونە حقەتێکی تایە هەر بۆیە شەوی دووشەممە ئیسماعیل قائانی جێنشینی قاسم سلێمانی گەیشتۆتە عێراق کە دوای ئەم مینانەوە تورکیا هاتوتە سەرخەت و ئیمارات و عەرەبستانی سعودی و خودی ئەمریکا هەموو ئەمانە ئەبینی دەستکاری تا ڕادەیەک ئامارەکان یا دەنگەکان کراوە بۆیە دیوە سیاسیەکەی بەڕێی من لە عێراقا ڕەنگە بڕیاردا کە چێ حکوومەت پێگێنێ و چێ ئەتوانێ مەسەلەن سەرۆکوەزیران دیاریکە لەم بارەیەوە سونیەکان شیعەکانی کە پاشەکشیان کردووە ئەوەی کەوتم ئەوانەی کە بە دووسێ هێز دابەزی و چ فالح فەیاض و چێ عەبادی و ڕەوتی حکومە بەیەکەوە و چ حەشتی شەعبی و هادی عامری ئەوان ڕایانگەیاندووە کە ڕەنگە باشترین کاندیان دیان کازمی بێ لەبەرەوەی بێکێشەی و کەساتێکی سەر بەخۆیە ئەمە بۆ چییە بۆ یەکە ئەو کارتە لە دەست مقتەدا سەدر دەربێنن کە زۆربەی چاودێران پیاویان مقتەدا سەدر کاندیدەکەی مستەفا کازمیە بێ لە داهاتووە ئەگەرێکی زۆرە و بەشێک لە چاودێرانیش پیان وایە بەڵام بەچ مەرجێک ئەگەر کازمی بێت کاگەنەر مەسەڵەن گەر مقتەدا سەدر کاندیدی بکات بەچ مەرجێک هەر بۆ جۆرەی کە ئێستا هەیە لە ڕاستیە دیوێکی تەبیعی ئەوەیە کە مستەفا کازمی سەرکەوتنی گەورەی بەدەستێنەوە لە ماوەی ئەو کابینەی خۆیدا وەکو دوێنێ خۆی ڕایگەیاندوە زیاتر لە 11 میلیارد دلاری خستۆتە سەر بودجەی خوێندراوی عێراق و لە هەمان کاتە ڕۆڵی هەبووە لە چاکسازی لە عێراق و لە هەمان کاتە ڕۆڵی گەورەی هەبووە لە پاشەخشەی میلیشیاکان و هەشتی شعبی لە ناو گۆڕەپانی سیاسی عێراق و پێشیان وایە ئەم سەرکەوتنانەی کە ڕەوتی سەدر و بەشێکی تر لە هێزە سیاسیەکانی عێراق بەدەستیان هێناوە دەور و نەخشی ئەو جەنابی سەرۆکۆمار و خودی حەلبوسیش تایە کەسێ پێکاتی سەرەکی عێراق بوون و ئەمانە ڕۆڵیان هەبوو لەوەی کە
جەختیان لەسەرەوە کردەوە کە نابێ هەڵبژارنەکان تەزویراتی تیا بکرێ ئەو مەمانەیە نیە کە ناکرێت بەڵام ڕێگری زۆری لێکراوە ئەو بۆچوونەی ڕوتی سەدر و ئەو بۆچوونەی مقتەدا سەدر و مستەفا کازمی لە شوێنێکە یەکەگرێتەوە کە ئەڵێن ئێمە نابێ لە عێراق میلیشیا هەبێ کەەوە هەمان بۆ چوونە کە مەبەستیشیان میلیشیەکانی هەشتی شعبیە و ئەڵێن نابێت دەخالەتی دەرەکی هەبێ کە هەردووچیان دیارە مەبەستیان کێیە بۆیە بە نظری من ڕەنگە مستەفا کازمی لەو بارەیەوە کاندیدێکی باش بێ کە بەشێکی زۆر لە هێزە سیاسی عێراقیەکان قبوڵیانە و لە مەش گرنگترەوەیە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا شتەی دیەکات تورکیا وڵاتانی ئیستمەوە بڵێم و تورکیا وڵاتانی کەنداویش تەیدیەکەن بەو دلیلەی کە کازمی هەرچەندە کێشەی بۆ کۆماری ئیسلامی ئێران دروست نەکردو لە عێراقا بەڵام لە هەمان کاتشاوی نەشاردوێتەوە کە ئەوێ عێراق بەرەو عروبە بەرەو دەوڵەتانی عەربی بەرێ بەرەو هاوپەیمانێتی نوێ لەگە وڵاتانی عەربی و جامیعەی عەربی و جامیعەی ئیسلامی و لە هەمان کاتشا لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و بە تایبەتی لە سەردەمی مستەفا کازمی زیاد لە جارێک ماکرۆن هاتوتە عێراق و پشتیوانیەکە هەموو پشتیوانیانە بە نەزەری من ڕەنگە چانسێکی باشی هەبێ بەڵام خاڵێکی گرنگکە ئەوەیە کە مقتەدا سەدر خودی خۆی و هێزەکەشی ڕوتی سەدر هێزێکی ینی ئەوەیە ینی بەردەوام ئاڵگۆڕی سەیری بەسەرادێ ینی ڕەنگە زۆر سیقای پێکردنی کارێکی قرس بێ ئەمیشە سوپرایزی تازاکە وەکوی بینیتان لە ڕژانە بەشداری نەکردنی و دواتر بەڵێ بەشداری ینی هێزێکە مانۆڕسازی گەوراکە بەڵام لە هەرحاڵدا ئەو دیوە سیاسی و دیوە یاساییەکەین باس کرد بەڵام عێراق لە بەردەم هەندێک لە چاودێرانی سیاسی پیان وایە ئەوەی کە جەنابیشت باس کرد جگە لەوەی کە حکومە ڕەنگە تەشکیل بێ ئەمەی کە هێزە سیاسی شیعەکان کە پاشەخشایان کردو کورسیەکانیان لە دەستداوە هەڕەشەیەوەکەن بە هەر نرخێک بێ ئێمە ئەمە بە قبول ناکەین هەندێک لەمانە پێ باش ئەمە چی دروستەکە کاگەن وڕین بەشێکی زۆر لایەنە شیعەکان کە دڵنەکانیان زۆر کەمی کردووە دەڵێن ئێمە ئەنجامی هەڵبژاردن قبول ناکەین کاواتەمە چاستەنگێک بە تایبەت دەخاتە بەردەم پێکهێنانی حکوومەتیدا ئەمە لە ڕاستیایەکیان ئەم عقلێتەیە کە ئەو بۆچوونە ئیسپات دەکا ئەم هێزە سیاسیانە ئەبێت لە دەسەڵاتیان لیۆرگیتەوە بزانی چین ئەمانە کە لە دوای ڕوخانی بەعسەوە حاکمیەتی عێراقیان بەدەستەوە بۆ بە حکمی ئەوەی کە ئەکسەریەتن مثلا ئەبینی جگە لە فەساد و گەندەڵی و میلیشیا و گروپی مافیاگەر و نەبوونی ئازادی و کوشتنی خۆپیشاندەران و هەمووانە دەرەنجام ئەمی لێکەوتەوە خۆ ئەمە بۆ معلوماتی جەنابەت مثلەن ڕاستە ڕوتی سەدر ئەکسریەتی دەنگەکانی هێناوە بەڵام بۆ معلومات مثلەن هێزەکانی ئیمتیداد و تشرینەکانی خۆپیشاندەرەکان زیاتر لە چ کورسیان بەدەستیانەوە خۆمانە شیعان خۆمانەشیان بەشێکی تر لە هێزەکان و شیعین بەڵام لەم تەسەڕف و دەسەڵات و بەڕێوەبردننی حکوومەتی هێزە شیعەکان لە ماوەی مالیکی چ عەبادی و چ عەبدولمەهدی ناڕازی بوون نیگەرانن لەبەرەوەی عێراقیان جگە لەوەی کە بەرەو هەڵدێر بردەوە نەیانتوانیوە چاکسازی بکەن و نەیانتوانیوە خواستەکانی خەڵکی عێراق دابینکەن لە هەمان کاتا پێیان وایە کە زیاد لە پێویست دەخالەتی وڵاتانی دراوسێ بە قازانی شیعەکان هاتوۆتە پێش بۆیە بە نظری من ئەوەی کە جەنابی ئەمە جگە لە پشێ و ئاژاوە دروستە جاویستمەوە بڵێم مەسەرەن ئەو هێزە سیاسیانی بە تایبەتی گروپەکانی هەشتی شعبی کە تایبی حیزب الله و عەسایبی ئەهلی حەق و ئەوان ئەم ڕایانگەاندووە کە وەکوتن بە هەر نرخێک بێ ئەوان ئەوە قبول ناکەن ئەمە مانای هەڕەشەکردنە و دوو ئەگەری هەیە یەکێکیان نانەوەی شڕ و پشێوی و نائارامیە و یەکێکیان ڕەنگە ئەگەری لاوازە احتیمالی هەڵۆشانەوەی پرۆسە دەنگدانەکەیە بۆ سەر لە نوێ بکرێتەوە چکاوان ئەم ڕۆڵێن گوایە تورکیا و ئیمارات و ئەوانە دەستکاری دەنگەکانیان کردووە یعنی نوکتەیەکی سەیرە شیعەکان بۆ هەموو ئیمکانات و دەسەڵاتەوە بۆ هەموو حکومی کە لە 2023کەن کە چێ ساوان باسی تەزویرەکەن لە عێراق کەوان خۆیان مەسەلەن تۆمەتبارن بەوەی کە بەردەوام تەزویراتیان کردو لە عێراق و بەردەوام ڕێزیان لە مەسەلەن پرسی دیموکراسی نەگرتووە و جگەلەوەی کە مەسەلەن چەنە دژی هەرێمی کوردستان بوون و چەندش دژی سونەکان بوون بۆ ئێستا بینی مەسەلەن هەم کورد کورسیەکانی زیادی کردووە و هەم سونیەکانیش لە دوای ڕوخانی بەعسەوە یەکەم جارە ئاوا بە یەکگرتووی و بۆ کورسێ زۆرەوە دێنەوە باسم لە کورسیەکانی کورد کرد لایەنە کوردیەکان بە نزیکەی 6 بۆ 64 کورسیەک دەبێت کە بەدەستیان هێناوە ژمارەیەکی کەم نییە بەمە
دەتوانن چی بکەن لەسەر پرسی مادەی 140 دەستور یاخود ئەو کێشانەی کە کورد هەیەی لەگەڵ بەغداد چۆن دەتوانن چارەسەری ئەمانە بکەن بە چ ڕێگایەک لایەنە کوردیەکان وەک باسم کرد ژمارەی کورسەکانیان کەم نییە دەتوانن کە قورسایی و سەنگی خۆیان هەبێت لە بەغداد لە ڕاستیە ئەوە یەکەم جارە کورد لە دوای یەکەمین هەڵبژاردن کە لە مەزلیسی حکومەوە بەڕێوەبرا 75 کورسی هەبوو یەکەم جارە کورد بەم شکڵە کورسیەکانی زیاد بکاتەوە ئەمە یەک دووهەم هێزە سیاسی کوردستانیەکان ئەبێ ئەوە بزانن دەرەنجامی ململانەی ناوخۆیی دەرەنجامی ململانەی ئەوەی کە دەسەڵاتگرتنە دەست و بارودۆخی جۆراجۆر شیعەکانی ئەوە پەرتەوازە کرد کە ئێستا مثلن کەس خۆزگە بە حاڵیان ناخوازێ و خۆشیان زۆر نیگەران لەو بارودۆخی کە لە دەستیان دەرەچێ بۆیە بە نەزەری منەوەی بۆ کوردی ژەمە ڕاستە مثلەن ئەبێ لانی کەم خطابێکی یەکگرتووی هەبێ بەرامبەر بە ئەو بارودۆخی کە لە عێراقێتە پێش چکاوی کە لە بەرامبەر هەرێمی کوردستان ناکراوە لە ڕاستیە بەرامبەر کورد کراوەی کە لە کەرکووک و مادەی 140 و ناوچە جەناوەکانەکرێ بەرامبەر ئەوە نییە فقط مەسەلەن بەرامبەر ڕاستە نفوز و هێمنەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم خەتی ناوچە جەناوەکان لە کەرکووکەوە بۆ تاگاتە خانەقین ئەکسەریەت و نفوی زۆرە بەڵام قسەکە بەڕاستی بەتەنە ڕوویەکێتی نیشتیمانی کوردستانیە ڕوو بە پارتی دیموکراتی کوردستانە ڕوو بە بچنەوەی گۆڕان و بەهێزە ئیسلامیەکانیشە چونکە قسەکە فاکتەرەکە فاکتەرێکی ئیتنیکی و مەزهەبیە یعنی چ شیعەکان و سوننەکان کە ئێمە لەگەڵ هەردووچیانە تەجربەمانەیە چ سنوور و خاکێکی زۆری جێناکۆکمان لەگەڵ سوننیەکان هەیە کە خۆیان وەزعیان خراپە وە چ مەسەلەن حاکمیێتیشمان لەگەڵ ئەکسەریەتی شیعەکان هەیە ئەوان لە هەمیشە مەسەلەن پیان وایە دوو پێکاتە لە عێراق هەیە کە کورد و عەرەبە مثلەن زۆر جار خۆشیان لەسەر زۆر شڕێیەکەون وەکۆی کە لە ڕیفراندۆم بینیمان وەکۆی کە لە 16 ئۆکتۆبەر بینیمان کەوان مەسەلەن چیان کرد بەرامبەر بە کورد بۆیە بە نەزەری منەوەیە ئەگەر یەکگرتوو نەبن ئەم بۆچوونەی شۆڤێنیزمی عەرەبی و ئەم بۆچوونەی ئەم هێزە سیاسیانە نەگۆڕاوە بۆیە لە ڕاستیە گرنگترین نیشان ئەو نزیک بوونەوە و هاوپەیمانەتی نێوانی چێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستانە کە دەتوانێت دەور و نەخشی زۆری هەبێ بەرەو یەکگوتاری کوردی و هیواداریشم کە هەردووچیان لە ناو ئێستان دێ بۆ چونەیە کە پیان وایە یعنی با بڵم لە نەشیەکان پیان وایە کەیانەیە کوردستان دابشکەن بەسەر دوینە یان یەکیان پێی وایە ئەم هاوپەیمانێتیە لەگەڵ ئەوە بێ هیوادارم لانی کەم هێزە سیاسی کوردستانیەکان لە یەک هاوپەیمانێتی لەگەڵ شیعەکانە بە پێی خواستەکانی بە پێی داواکانیان مافەکانیان یەک بگرن و ئەوەی کە جنابی شتت ئەم 64 کورسیە ئەتوانێت دەور و نەخشی زۆری هەبێ لە بەجێهێنانی خواستەکانی خەڵکی کوردستان لە بەجێبەجێکردنی مادەی 140 لەو فشارە ئابووری و سیاسیانی کە لەسەر کووردە بە نەزەری من ئەمە باشترین خاڵە و ڕەنگە بۆ معلوماتی جەنابیشت ئەو فشاران ئەو پاشەخشەیەکی هێزە سیاسی شیعەکان و ئەمانن کە ڕادیکاڵتر و متەتەڕفترینی جۆرەکانی بوون و چ بەرامبەر بە کورد چ بەرامبەر بە تەنانە بە شیعەکان و بە سوننیەکان هەلومەرجێکی تازاتە پێشەوە پێم وایە کورد دەتوانێت دەور و نەخشی جددیتری تیا بژێنێ کاگەنەڕ وەک دوا پرسیارم بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم سەبارەت بە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق بەکۆی گشتی پێتان وایە چۆن دەبێت هەم کورد لە نێویدا و هەم لایەنە سیاسەکانی دیکە ئەو بارودۆخی کە ئێستایە خۆت باست کرد وڵاتانی ناوچەکە یاخود ئەمریکا ئێران ئەمانە هەمیشە ڕۆڵیان هەبووە لێگلایکردنەوەی زۆر پرس لە ناو عێراقدا و لە دەرەنجامی هەڵبژارنەکان لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقدا پێتان وایە ڕۆڵی ئەوان چۆن دەبێت لە ڕاستیە پێم وایە کورد ئەوەی کەوتم ئەتوانێت بەو هێز و قورساییەکەیەت ئەتوانێت دەور و نەخشی هەبێ ئەوەی کە هێز بەشێکی زۆر لەو هێزانە پاشەخشیان کردو ئەتوانێت مەسەر ئەنجێدان تازەی هەبێ و خاڵی گرنگیشەوەی کە سەر کۆماری کوردە و لە ناوی شایەتی نیشتیمانی کوردستانەوە ئیستیقاقی خۆیەتی و زایدەن جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی و ئەمانەوە کوڕێتینیاتی پێکێنانی حکوومەت ئەمانە تەحسیل حاصلە بەڵام ئەوانەی کە گرنگە مەسەلەن ئیستیقاقی مادی و بودجە و میزانیە ئەوانە کە بەشێکی زۆری کێشە ئەم چەند ساڵەیە مەسەلەی نەوت لە ڕاستیە من پێم وایە ڕەنگە بە کاندیداتۆرکردنەوەی مستەفا کازمی کورد توانێت ئیداری باشتر لەگەڵ ئەم حکوومەتی داهاتوو بکە و کە هیواداریشم وا بچێتە پێش و لە هەمان کاتە پێم وایە چ ئێران
چ تورکیا و ئەمریکاش کەوانە هەریەکەیان لە بلۆک بەندی و لە جەم سەرگەریەکەن هەردووچیان لەسەرەوە موافقن کە کورد دەور و نەخشی هەبێ و بۆ چوونێکی وەهمی ئەم هێزە سیاسیەشی ئەو سنانە شەیە کە هەمیشە مەسەلەن پیان خۆشە کورد لەگەڵیان بێ بۆی بە قەولی خۆیان لە سەرێشە دووری بخەنەوە کە داوای دەوڵەتی کوردی بکات جیابێتەوە سیوسیوانە بۆیە لە هەر حاڵدا بە نەزەری من کورد دەتوانێت پێداگیری لەسەر بەشێکی زۆر لە مافەکانی زۆر سپاس بەڕێز ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس سپاس ئامادەبووی لە ستودیۆش بەخێراتی.